بڵاوتان لێ بێم کاتتان باش ساما بشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. دوو پێشاتی نوێ هەیە لەسەر دۆخی نەوتی هەرێمی کوردستان. یەکەمیان لە هەفتەی ڕابردوو من میوانێکم هەبوو باسم لەوە کرد کە بە نووسراوێک تەیفسامی وەزیری دارایی حکوومەتی عێراق داواکە کە دەبێت داهاتی ئەو نەوتەی کە بە قاچاقیش دەڕوا هەرێمی کوردستان ڕادستی بەغدای بکات. لەسەر هەناردەکردنەوەکە ئەمڕۆ پێشاتی خێرا هەبوو. ئیدارەی ترامپ داوای کردووە لە عێراق کە بە زووتین کات هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکات، چونکە ئەگەر ئەمە نەکرێت ئەوە فشار دەخاتە سەر عێراق و ئابلوقەی دارایی دەخاتە سەری، چونکە ئەو نەوتەی کە لە هەرێمەوە بە قاچاق دەڕاتە ئێران سوودی لێوەدەی سوودی لێ دەبینێت. هەر ئەمڕۆژ وەزارەتی دارایی عێراق دەڵێت ڕێکارەکانی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تەواو بووە. نەوتی هەرێمی کوردستان لە بەندەری جیهانەوە هەناردە دەکرێتەوە. ئەمانە کۆمەڵێک تەوەرن کە من گفتوگۆی لەسەر دەکەم. بەیانیش سبەینێ مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی چالاکیێکیان هەیە کە وەکو ناڕەزایەتی دەیانەوێت ڕێگە بگرن لەو نەوتەی کە بە قاچاق دەڕواتە کۆماری ئیسلامی ئێران، چونکە پیان وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بیانووە کە دەڵێت من داهاتم کەمی کردو یاخۆ نەخێ پارەم بەدەستەوە نییە کە موچەی فەرمانبەرانی پێ بدەم. ڕۆژانە زیاتر لە 350,000 بەرمیل نەوت بە قاچاق دەڕواتە دەروی هەرێمی کوردستان و دەفرۆشێت. داهاتی هەرێمی کوردستانیش جگە لە قاچاقیەکەی یانەوەی کە فەرمیە حکوومەت خۆی دانی پێیان ناوە، ڕۆژانە 350 ملیار دینار داهاتی ناوخۆ هەیە. بەڵام نەیتوانیوە حکوومەتی هەرێمی کوردستان لەم هەموو داهاتە یعنی دەست ببات موچەی مانگی 12 بدات بە فەرمانبەران. تاوەکو ئێستاش یەکلایی نەبووەتەوە لە نێوان وەزارەتی دارایی حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو دەڵێ ناردوومان دەڵێ نەی ناردوو. لەم نێوەندەیشدا کێ زەرەرمەندە تەنها فەرمانبەران و موچەخۆرانە. تاوەکو ئێستاش دیار نییە ڕێکەوتنەکان لە نێوان هەولێر و بەغدا ڕێکەوتنێکی کۆنکرێتیە یەکجارەکیە یان نەخێت. هەموو مانجێک ئێمە دەبێت لیژنە و لیژنەکاری دروست بکرێت و بڕاتە بەغدا بۆ ئەوەی موچەی مانجێک بدرێت. من هەموو ئەم سانەم ئەم تەوەرە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکانم کە یەکیشان مامۆستا فەرحان جەوهەر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی بەرنامەکەمە. مامۆستا جەنابتان زۆر بەخێربێن. زۆر سپاس بۆ تەوەری مامۆستایانیش کە هەر تایبەتە من بۆیە ینی هەردوو لام گرێیاوەتەوە بەیەکەوە لەگەڵ مامۆستایانەکە ویشە و چالاکیە کە ڕێگەگرتنە لە نەوت. میوانداری مامۆستا ئەحمەد ئەمین نوێنەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازیم کردووە لە ستۆدیۆ کە میوانمە مامۆستا زۆر بەخێربێ. هەروەها مامۆستا سەعد حەمە ساڵح نوێنەری مامۆستایانی ناڕازی لە شارە زورۆ ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. جەنابشتان زۆر بەخێربێن. پێم خۆشە سەرەتا بە ئیسنی جەنابتان دەچمە لای کاک فەرحان جەوهەر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان. کاک فەرحان، قسە زۆرەکرا لەسەرەوەی کە نەوتی هەرێمی کوردستان لەم چەند ساڵەی کە ڕاگیراوە بە قاچاق دەفرۆشرێت، ینی ڕۆیتەرزیش کامەی بڵاو کردووەتەوە لە چەند سەرچاوەیەک و ئیدارەی ترەمپیش ئاگاداری ئەمەیە. بۆیە داوای کردووە کە حکوومەتی عێراق دەبێت بە زووتین کاتە و ڕێکارانە دەست پێ بکاتەوە کە نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکرێت، بەڵام لە ڕێگەی بەندەری جیهانەوە، واتە وەکو پێشوو. ئەم ڕێکارە نوێیە یا ئەم هەوڵە نوێیە چ لە دۆخی دارایی هەرێمی کوردستان دەگۆڕێ، هەروەها ئەو کات ئایا ڕێگریش دەبێت لەو بە قاچاق بردننی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە؟ فەرموون. جارێ وشەی قاچاق لا ببەرن، ینی بەڕاستی هەموو شەیەکی زۆر استیبزازیە، زۆر لە جێی خۆی نییە، لەبەرەوەی نەفت دەفرۆشێت بە شێوەیەکی ئاشکرا
و هەتا قسەکەی تۆ ڕێک وایە قسەکەی تۆ وایە ئەمە قاچاق نییە من 100% دەگەڵتم بەس ئێمە وەکو میدیاکاران هەر بۆ ڕاستکردنەوەی جەنابێت دەتوانێت قسە بکەی دوایەوە ئێمە کێشەمانەوە بۆ لەگەڵ لایانی پەیوەندیدارە قسەماگرۆڵە هیچ نەوتێ بە قاچاق نافرۆشێ فەرموو ئەوە کێشەکەی یا ناخۆ ڕاستکەی بە بەرچاوی دنیاوە دەفرۆشێت شتێکە تۆ نەو دەفرۆشێت تۆ شتێکە قاچاق شتێکە کە تۆ بە نهێنی بیبێ و نکولی لێ بکەی و بڵێ نەبووە بەڵام ئەم نەفتە دەفرۆشی کۆمپانیاکە نفتی دەفرۆشن نفت نابێ ڕابوەستەی پرۆسەیەکە هەر بۆ زیانی بۆ کێڵگەکان هەیە بۆ کۆمپانیاکەی قاچاقەکە هەیە کە عەقدیان کردووە نا پارەکەشی قاچاق نییە پارەکەی دیارە چەندی بۆ کۆمپانیا چەندی بۆ حکوومەتە وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتەکان ئەمەی ڕوون کردوتەوە هەموو ئەم داتانە لە بەردەستن بە هیچ شتێکی شاراوە نیەت کە سەرچاوە میدیاکان بەکارمەینن بۆ پرسیار بەڕاستی چکە سەرچاوی میدیایی نادیار و ناوی خۆی نەدراوە و سەرچاوەکان دیار نینە زیاتر قسەن تا سەرچاوی ڕوون بن بۆیە لەمەدا دەبێ وشیار بن ینی ئەمانە ناهاکنی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی باتەوە کە شتەکە ناڕوونە و نادروستە ئەمە لەلایەک با ئەمە لەلایەک با پرسیارەکەی وەڵام دەمەوە ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەمە حکوومەتی ئەمریکا تا خۆی یعنی خۆی ئەزانێتن لەبەرەوەی هەرێمی کوردستان زۆر حەقی خۆیەتی نەفت بفرۆشێ مادام عێراق ڕێگە نادا نەفت بفرۆشێ نەفتی هەرێم هەناردە بکاتە دەرەوە خۆتان نەزان ئەوە نزیکەی ساڵێک و 11 مانگە ئەم نەفتە ڕاوەستاوە حکوومەتی عێراق بە بیانووی جورا و جۆر ڕێگە نادا نەفتی هەرێم بفرۆشێت بچێتە دەرەوە بۆیە نەفت لێرە نامێنێتەوە هەر کەسێک هەر لایەنێک هەر حکوومەتێک نەفت لە هەر شوێنێک بی نەفت دەفرۆشرێت نەفت ناوەستیتن ئەمە تەبیعەت و سروشتی نەفتە لە هەموو دنیادا وایە خۆتان نەزانن داعش مووسڵی بەدەستەوە بوو نەفتی دەفرۆت کە منەظەمەیەکی ئەرهابی مەحزوری جیهانیشە یعنی نەفتی دەفرۆشرا و نەفتیشی لێ دەکردرا بۆیە نەفت ئەم سروشتەی هەیە نەفت ناوەستێتن لە هەر شوێنێک دەبی گرنگ ئەوەیە تۆ سەرچاوی ڕێیەکی ڕەوا و سەرچاوەیەکی ڕوونی بۆ پەیدا بکەی ئەمە بچکە ئەکری بە حکوومەتی عێراق ئەکرێ کە بەڵێ ئێمە ڕازی بووینە کە نەفتەکە لە ڕێگەی سۆمۆ بفرۆشێ ئیتیفاقمان کردو حکوومەتی عێراق ڕێی نەدەدا تا ئێستاش کە سل بووە خۆتان نەزان هەوڵی ناوخۆ هەوڵی نێودەوڵەتی چەندین ئەم لەم 2 ساڵی ڕابردوو نزیک ئەم 2 ساڵی ڕابردوو ینی هەوڵ نەما هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی نەیدا تا ئەو دوایە گەیشتە ئەو قەناعەتەی کە بەڵێ ئەمە ینی عێراق زیانی لە خۆی و لە میلەتەکەشی ئەدات بۆ ئەوەی نەفتی هەرێمی کوردستان نەچێتە دەرەوە خۆتان نەزان هەتا نزیکەی 19-20 ملیار دلار زیانی لە خۆی داوە تەنها لێ نەگەڕێ نەفتی هەرێم بچێتە دەرەوە تەنها بۆ ئەوەی ئەگەر موچە بدا بە خەڵک بڵێ من موچەی بەسراتانە دەبێ من نەفتی بەسراتانە دەبێ وەکو منەتێک پێمان بفرۆشیتەوە ینی وەکو ئەوەی ئێمە حەق خۆمان نەبی خێرمان پێ ئەکا موچەمان بداتێ ینی خەڵکی شتێکت بۆ ژێرکاری بەغدا گرفتەکە من 100% لەگەڵتام ئەم نەوتە قاچاق نییە بە بەرچاوی هەموو دنیاوە بە تانکەر نەوتە فرۆشرێت ینی بە شێوەیەکی عەلەنی و ئاشکرایی بەڵام هەتاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ناچێتە ژێر باری داهاتی و نەوتە کە ساڵانە یا مانگانە چەنە حکوومەتی عێراق داوای لێکە هەر ئێمە وەکو کەناڵی زووم ینی بە دوواداچوونێکمان کرد ئەگەر هەر بەرمیلێک نەوت بە $30 بفرۆشێ لە ماوەی 1 ساڵدا 2 ملیار دۆلارەکە ئەم پارە بۆ کێچێ بۆ کوێ سەرفەکرێ ناشگەڕێتەوە بۆ عێراق کێشەکە هەنا لەوان نییە کە تۆ ئێوە بەڵێ زانی ئێوە چی چۆن حیسابەکەن ئێوە پێتان وایە حکوومەتی لەگەر ینی بەشێکی زۆر بەنا ئاگایی دەکەونە هەمان ئەو ئاوازێک کە لە بەغدا دەخوێندرێتن بۆ ئەم حکوومەتە و هەرێمە ئەمە 2 ساڵە ئەمە چەند ساڵە کە میزانیەی بڕاوە و پرۆژە دەکرێتن خەرجی و مەخارجی هەیە مەسارفی هەیە کێشەی هەیە ینی ئەدی ئەمە ئەم حکوومەتە بە 120 میلیاری بۆ خەرجی وەزارەتەکان لێ دەرکراوە کاک فەرهان هەمومانەزانین ئەو ڕێگە و بانانی کە ئێستا ئەکرێت لە ڕێگەی کۆمپانیەکانی وەبەرهێنانەوە ئەکرێ لە باتی پێدانی پرۆژە کۆمپانیا زانی چێکاکە ئەم کۆمپانیا بە خێری خۆی ناکاتن ینی کەسێک نییە خێری پێدرێت بۆ کەشتی وهان نییە ینی بەڕەغمی ئەوەی تەماشای هەرێم بکەن بەڕەغمی ئەوەی هەرێم ئەم گەمار و ئابووری لەلایەن بەغدا و چەند ساڵە لە سەریتی میزانیەی بڕاوە نەفتی ناڕواتە دەرەوە ئەو جا پرۆسەی ئاودانکردنەوە سەیری بکەن ینی لە بەرامبەر هەرێم و بەغدا فەرم و سەیری پارێزگاکانی باشووری عێراق بکەن و
سەیری هەرێمی کوردستانیش بکەن یعنی هەر بەراورد ناکرێتن بۆیە لێرەدا من مەبەڕات ناینمەوە بۆ هەر مەسلەیەکی تر کە حکوومەتی هەرێمی کوردستان چەند تێدا خەمساردە یان وەڵام ناداتەوە بەڵام مەسلەیەک هەیە ئەم حکوومەتە پێویستی بە پارە هەیە سوپا پێویستی بە خواردنە خەستەخانە پێویستی بە مەسرەفە هەر ئەو خەڵکی باشووری عێراق و ناوەڕاستی عێراق دێن لێرە چارەسەر وەردەگرن لە حکوومەتی باشێداتی ناوخۆچی مەسرفێکی خێتە سەر هەرێمی کوردستان ئەمەد لەلایەکی دیکە ئەم سەرچاوانە هەمویان ڕوونن داهاتەکان ڕوون کرایەوە خۆتان نەزانن تا ئەو کاتەی ئەمریکا گوشاری لە عێراق نەکرد عێراق ڕازی نەبووە نەفتی هەرێم بچێتە دەرەوە یعنی ئەمە شتێکی ڕوونە مەسلەی موچە هەموو جار کە تەخیرە بێ و کێشە بۆ هەرێمی کوردستان دروست دەکرێت بۆ فەرمانبەران دروست دەکرێتن ئیلتیزام ناکەن حتا بەو مواثیق و بڕیارانەی کە لە دادگای فەردەران دەدەچێت هەموو مەسەلەکە سیاسیە گوشارە لەسەر هەرێمی کوردستان دەیانەوێت هەندێک دەستکەوتی سیاسی لەملا و لەمنا بەدەست بێنن حقیقت ئەبێ خەڵکی کوردستان ئاگاداری ئەم مەسلەیە بێتن یعنی ها نەکەویتە ژێر کاریگەری ئەو خیتابێک کە لە بەغداوە موجهە ئەکرێتن بۆ ئەوەی کە حکوومەتی و خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی پێتاوانبار بکرێتن لەوەی ممکن نییە حکوومەتێک لە بەغدا زیاتر لە حکوومەتی ئێرە لە خەمی خەڵکی خۆی دابێتن هیچ ئەم قسەیە باوەڕ ناکرێت ئەگەڕێمەوە بۆ لاد وەڵی خەڵکی هەرێمی کوردستان موچەکەی بەرێ ڕۆژانە 200,000 بەرمیل ببە دەرەوە بیفرۆشە داهاتەکەی خۆ کەس قسە ناکە یعنی ئێستا گرفتی خەڵکەوەی کە ماگانە موچەکەی پێنادرێت بۆی ئێستا خەڵکی ڕووی کردووەتە عێراق کە لە کاتێکە ئێمە حکوومەتێکمانەیە بۆ ئەم حکوومەتە خۆی ڕادەست عێراق نەگردا موچەی بە خەڵک بە ئێستا خەڵکی لە عێراق ناپاڕایە بۆ موچێ ئەگەڕێمەوە لات خوا با پرسیارەکە و لابێ خێرمان پێ ناکەن سیرکە ئەم حکوومەتی عێراق خێرمان پێ ناکە حەقی خەڵکی کوردستانە حەقی خەڵکی ئێمەیە بەبێ منەت و بەبێ هیچ سازشێک موچەی خەڵکی کوردستان دوو دەبێ ئەم خەڵکی کوردستان ناڕەزایەتەکەی مانگرتووەکانی ئیزرابەکانی هەمووی تەوجیهی بەغدا بکاتن ئەوەیە ئاخر تەوجیهی حکوومەتی هەرێمی ئەکەن بەغدا زیاتر گوشارێک لەسەر بۆیە حکوومەتی هەرێمانەیەش خراپەکە ئەمەیە ئێمە چۆن حکوومەتێکی فیدرالی حکوومەتێکی خۆ کوردین و پەرلەمانمانێدا کە ڕوومان کردە بەغدا هەموو داوایەک لە بەغا بکەین ئوستازیان هەموو داوای لە بەغاکەین و کاتێتم حکوومەتەمان بۆ هەیە بۆ وەزارەتمانەیە منە گەڕێم و لاتخوا بابەت دەرفەت بە مامۆستا ئەحمەدیش بەم دیارن نانا یەمە بۆ لات کرد ناکرێەوە بەس ئاسان تێپەڕ ئەخر یەمە بۆ لە هاتوان ڕێک جوابم بیتەوە ئاسان تێپەڕی وها خەڵک تێبگەلم نێمەوە نانەگەر بێ وەڵام ئێستا دەبێ وەڵامت دەمەوە ئێمە لە ناو عێراقین ئێمە عێراق ئێمەی لێ عێراق ڕێگەنادە ئێمە بە هیچ شێوەیەک هیچ پێناسەیەکی تر جگە لە فیدرالی هەربرێ لە ڕووی مالیەوە ڕەتی عێراقا لە ڕووی دەرەوە ڕەتی عێراقا عێراق بە مەجبوری ئەبێ ئەم ئیلتیزاماتانەی خۆی بە لە دەستور داهاتوە بەرامبەر هەرێم جێبەجێ بکە بۆیە دەبێت ڕووی دەمان بەڵێ لە عێراقبی لە مەسەلە دەسەڵاتە حەسریەکان کە لە دەستور داهاتوە مەسەلەی مالی و فیدرالی ئەمانەیە بۆیە بە هیچ شێوێک نەمنەتی تێدا نەخێر پێەکە مەجبورە غەسبەن عەنها دەبی موچەخۆران و میزانیە و تەنمێ ئێرە بداتن دەست خۆش بێ مامۆستا ئەحمەد جەنابەت مامۆستای زانکۆی یعنی نوێنەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازیت ینی ئێوە پێم وایە لە خۆتانەوە بەبێ توێژینەوە قسە ناکەن بەڕاستی گوێت لە کاک فەرحانیش بوو ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانە ینی بەڕاستی ئەمەی کاک فەرحانێڵێ زۆربەی ئەوانەی کە لە دەسەڵاتان بەم شێوەیە ئێڵێن ینی هیچ شتێکی شاراوە نییە داهات ئەڵێ دیارە بۆ نمونە نەوت بەعەلەنیە فرۆشێ ئەمە قاچاق و نابێ و ناوەی لێ بنین داواکاری ئێوەش بەڕاستی لای بەغدایە بۆ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە زۆر سپاس بۆ بەڕێزت کاک سامان و بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم ئەوەی ڕاستی بێ با من لەوەی کۆتاییەوە دەست پێ بکەم کە جەناب دەڵێ بۆ لە بەغای داوا ناکەن لە هەرێمی کوردستانی داواکەن ئەوەی ڕاستی بێ ئێمە داوامان کرد لە بەغا ئێمە سەردانی بەغامان کرد وتمان موچەی ئێمە جیاکەنەوە لە پشکی هەرێم چونکە متمانەمان بە حکوومەتی یان بە دەسەڵاتدارانی هەرێم نییە بم پێم وایە گوناحە ناوی حکوومەتی لێ بنرێ پشکی ئێمە موچەی ئێمە جیاکەنەوە ئەو پشکی کە ئەمێنێتەوە هی هەرێمی کوردستان بیان بە حکوومەتی تر ئەو چیلەکە ئێمە خۆمان محاسبەی لەگەڵاکەین بەڵام ئەوە بوو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان نایەوێت تەوتێنی موچەکان لە سەر بانکە حکوومیەکان کرێ بۆی ڕاستەوخۆ موچەمان بۆ بێ یعنی ئێمە کە چوین ئەوان داواکاریەکان جێبەجێ کردین وتمان بە پێی سیستەمە فیدرالیەکان کاتێک حکوومەتێکی هەرێمی ناتوانێت موچەبە ئەبێ ناوەندابینیکە
و ئێمە ئەزانین ئێوەش کێشەتان هەیە بە حکمی شەڕی داعش بە حکمی ئەو قۆناغی چۆن ئێمە قۆناغێک شەڕی ناوخۆ ئەو ململانێ تائیفەیەکە هەبوو ئەو زەرقاوی و جەماعەتەکەی قاعیدەکە هەبوو ئابووریت ئێوەش کاریگەری لەسەر دروست کراوە بەهۆی ئەو ململانەیەوە بۆیە موچەکانی ئێمە جیاکەنەوە و ئەوەی کە باقی ئەمێنێتەوە هی پوشکەکە بیان بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆمان ئەو کاتە لەگەڵیانە محاسەباکەین کە هەموو هاوڵاتیەک بۆی هەیە کە محاسبەی حکوومەتەکەی خۆی بکە ئەوان ئەمەیان بۆ جێبەجێ کردین بەڵام لێرەوە ڕێگری هەیە چونکە لیستی موچە ناوی و هەمی زۆرتیایە دوو موچەی زۆرتیایە بڕوانامەی ساختەی زۆرتیایە ساڵانی خزمەتی ساختی زۆرتیایە کە ئەمە کۆڵەکەیشی گەورەیە بۆ کاتی هەڵبژاردنەکان جامە وەکو وەڵامێک کە ئێمە بەڵێ چوینە بەغا وەڵامیشان نینەوە چونکە یەکێک لە کۆڵەسای شەڵێ مامۆساحمەی ساوان ینی بیانۆکە وەیە ئەڵێ خۆ تا هەر موچەکە گەڕاوەوە سەر بەغدا بەڵام بەغدا موچەکە نانێرێ دەسەڵاتی ئێمە چییە؟ آخر تەوتینەکە نەکراوە وەکو ئێستاێکی شەیە وەکو چۆنەڵێ بۆ کفندز بۆ تۆ ئەگەر لیستەکەت هەر کێشەی تیاابێ ینی تا ئێوارێمە تەوتینیش بکەین خۆموچەکە هەر نایە نەکرد ئەگەر تەوتینت کرد زۆر کەمە بێتەوە ئەمە یەک دووهەم لە بڕیاری دادگای فیدرالیا دوو خاڵی تریش ئاماژەی پێکراوە کە تەسلیمکردنی نیوەی داهاتی ناوخۆیە لەگەڵ داهاتی نەوتیان نەوتەکە ڕادەست بکرێت بەڵام بە بیانووی گرێ بەستەکان نەوتەکە تەسلیم نەکرا لە کاتێکە کە محکمەی اتحادی یاسای نەوتوغازی هەڵوەشانەوە ئەبوای ئەو گرێبەستانش هەڵوەشێتەوە لەبەرەوەی نادەستوریە بەڵام ئەمانە نەکراوە یعنی ئێمە لە 2010 پرۆژەمان نا بە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی لیستی موچەخۆران پا بکرێتەوە بەڵام لێرەوە ئیمکانێتیشی گەورە هەیە بۆ مماتەڵەکردن ئەوە بوو دواتر گوژمەیە پارە نێرا و کێشەکان بە هەڵواسرایی مایەوە ئەمە ڕووکردنی ئێمە بۆ بەغا کە هاتن بەدەم داواکاریەکانمانەوە حەزەکەم دوو خاڵی تر مەسلەی بە قاچاق بردن طبعاً بەڵێ ئەوەی کە ڕوو ئەیا قاچاخە ڕاستە بە ئاشکرا تەنکەرەکان ئەڕۆن بەڵام کەس ناتوانێت ڕێگری لێ بکە لەبەرەوەی زۆری دام و دەستگاکانی حکومڕانی پەکخراوە لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی بەپی بڵگە زانستیەکان دەسەڵات لە هەرێمی کوردستانە تاڵانکاریە ئەوەی تاڵانی لە دزی جاکاتەوە تاڵانی بە ئاشکراکرێ و بە بەکارهێنانی هێزێکی زۆر بۆیە ئێمە ئەو ڕۆژە کە ویسمان بچینە هەولێرەوە و ویسمان بچینە بەردەمی UN بە هێزێکی زۆر ڕێگریمان لێکرا تەنانەت دیمەنەکانی لە دیمەنی ساتی بۆمبارانکردنی هەڵەبجە ئەچوو بۆیە کاک جەوهەر بە وشەی قاچاق پێی ناخۆش بوو کاک فەرحان ببورن بەڵێ ئەوە قاچاقە بەڵام بە ئاشکراکرێت چکە فۆرمی دەسەڵاتەکە بەو شێوەیە ئەو بەراوردکاریی کە ئەیکا ئەڵێ ئێمە ئاوەدانکردنەوە بە بەراورد لەگەڵ عێراقا ئاوەدانکردنەوەمان زۆرە چکە بە پارە تاڵانکراوەکان کراوە بە پێی سەرچاوە زانستیەکان یەکەم شوێن کە پارەی تاڵانکراوی تیاس پێکرێتەوە بواری خانوبەرەیە بواری عقاراتە بۆیە سەیرەکەی لە هەرێمی کوردستانە بۆ خۆیانە یا بۆ خەڵکە بۆ خۆیانە بەڵام بە خەڵکە فرۆشرێتەوە بەڵام بەشێکی زۆری قازانجەکەی بۆ کەمینەیە گەڕوە بۆیە سەیرەکەی نەبووە بە ئابووری ناتوانانی خزمەت گوزاری بەپی پێویست پێشکەشکەی معقول لە تۆ دوای 34 ساڵ کارەبای نیشتیمانی لەم زستانەیە لە 4 سەعاتەوە بۆ 8 سەعات بێ بواری خوێندن بواری تەندروستی یعنی تۆ تەنها ئەوەی کە وەکو ئاوەدانی تەماشایەکەی وەکوتم لەبەر ئەوەی سپیکردنەوەی پارەیە نەبووە بە ئابووری بۆیە سەیرێکی ناتوانانی خزمەت گوزاریەکان دابینکەی چونکە بەشێکی زۆری قازانجەکە ئەڕوا بۆ کەمینەیەک ئەڕوا بۆ خەڵکی دەرەوە لەبەر ئەوە بەڵێ قاچاقچێتی هەیە و ئێمە بەو ئامانجا و وەک وەڵامدانەوەیەک بۆ ئەو راپۆرتانەی کە هەیە یعنی من سیرم لە کاک فەرحاندێک کە راپۆرتی ڕۆژنامەوانی بە کەم تەماشا بکەی لە کاتێکە یەکێکە لە سەرچاوەکانی نووسین من لێرەیە دوو بەڵگەی بۆ هێنمەوە لەسەر تاڵانکاری ئەتوانم بڵێم سیان ئەمە 5 نووسینە هی یەکێکیان دکتۆر ئومێد ڕەفیق سەرۆکی زانکۆی جیهان ئەبوو بەکر عەلی ئەندامی پێشووی لێکگرتوو مەریوان وریا قانع ئاریان ڕەئوف دکتۆر ڕزگار ئاغا هەر پێنجیان ئەڵێن دەسەڵات لە هەرێمی کوردستانە تاڵانکاریە لەسەر ئاستە نێودەوڵەتیەکان ئەمە بەڵگەنامەیەکی باڵێۆزخانەی ئەمریکایە کە لە 25 هەشتی 2008 لە باڵێۆزخانە و ئاڕاستەی وەزارەتی خارجی کراوە
ئەڵێ یەکێتی و پارتی بە بەرنامە هەرێمی کوردستان تاڵانەکەن کە ویکیلیکس بڵاوی کردوتەوە. ئەتوانم بڵێم بەهێسترینیان کە ئەم کتێبەیە حەزەکەم ئەگەر نازانم کاک فەرحان لێەوە ئەیبینێ ئەم کتێبەیە بە ناونیشانی پایپ دریمز یعنی بۆری خەونەکان باسی بۆری نەوتەکانی هەرێمی کوردستانەکە ڕۆژنامەنووسێکی بنکۆڵکار لە نیویۆرک تایمز ئێرین بانکۆ کە هاتووە بۆ هەرێمی کوردستان بە دوواداچۆنی کردووە یان بنکۆڵکاری کردووە ئەڵێ لە سەرەتایی بیناکردنی بۆری نەوتەکانە خەڵکی هەرێمی کوردستان خەونی خۆشیان ئەبینی کە ژیانیان بەرەو باشترە ڕوە بەڵام لەبەرەوەی بەشێک لە داهاتەکەی لەلایەن یەکێتی و پارتی و لەناو ئەوانیشا لەلایەن هەردوو بنەماڵەی بارزانی و تاڵەبانی و ئەو تۆڕە بەرژەوەندیانی پێیانەوە گرێدراوە تاڵان نەکرێ خەونەکان بوون بە خەونی ناخۆش ئەمە هەموو ئەو بەڵگانەیە کە قسە لەسەرەوە کاکە دەسەڵات لە هەرێمی کوردستانە تاڵانکاریە و ڕێگری ئێمە لە تەنکەرەکان بۆ ئەوەیە کە پەیام بۆ حکوومەتی ناوەند بۆ لایەنە نێودۆڵەکان بنێرین کە ئەمە سەرچاوی قەیرانەکانی هەرێمی کوردستانە قەیرانەکانی هەرێمی کوردستان پەیوەندی بە بودجەوە نییە پەیوەندی بە شەڕی داعشەوە نییە پەیوەندی بە داوەزینی نرخی نەوتەوە نییە پەیوەندی بەو هەموو ئاوارەیەوە نییە کە لە کاتی شەڕی داعشە هاتن بۆ ئێرە بەڵکو و تاڵانکاریەکی ڕێکخراو هەیە لە داهاتی نەوتی و نانەوتیە زۆر باشە گەڕێمەولات بە دەرفەتیش بە کاک سعد حەمە ساڵح بدەین کاک سعد ئەگە پێم بڵێ ینی چالاکیەکەی سبەینی ئێوە چۆنە بێ چۆن دەست پێکە ئایا ئەم چالاکیە بەردەوامە بیا بۆ یەک ڕۆژە و ئەتانەیە پیشانی بن کە ئێوە ڕێگری لە تانکەرە نەوتەکان دەکەن کە بە قاچاق خەبرێ بەڵێ سڵاو لە جەنابت و لە بینەران و لە میوانانیشە کاک سامان سەبارەت بەو چالاکی سبەینێ من پێم خۆشە بگەڕێمەوە بۆ مێژووی بیرۆکەی ئەم چالاکیە کە بە دیاریکراوی لە مانگی 12 ساڵی 2023 بەڵێ ئێمە بیرۆکەیەمان پێشکەشی ئەنجومەنی سەرتاسەری کرد ئەو کاتکە کۆتایی بە خوێندنی وەرزی یەکەم هات و وەرزی دووەم لە فەوتانە هەبوو و دوای ساڵی خوێندنی 2023-24 بینیمان کە نزیکەی 150 ڕۆژ مامۆسایان لەسەر شەقام بوون ئێمە هەوڵیەوەماندا کە چالاکی و ناڕزایەتەکان ببینە قۆناغێکی نوێەوە هەر لە ناو هۆڵەکانی خوێندن و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندنە نەبێت لە بانگەشە و هاتو هاوار و ناڵە و ڕۆزانەوەی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبێ و ئەمە شیکێک بوو لەو هەنگاوانەی کە پێشنیارمان کرد و ڕاستە پرۆژەکە پێشنیارەکە پرۆژە پێشنیارێک بوو کە خۆی گرت بۆ لەوەی کە زۆنی کوردستان تقریبان دابش بکرێ بەسەر چەند زۆنێکە بەپەی دابشبوونی جوگرافی ناوچەکان هەر یەکە و نزیک لە ناوچەی خۆیەوە بە نمونە هەڵەبجە سلێمانی ڕانیە کەلار ئەمانە چەند شار و شارۆچکێکی بچووک لە دەروبەریان هەن هەرێکیان لە لای خۆیانەوە بتوانن لە یەک ڕۆژی دیاریکراوە لە کاتێکی دیاریکراوە بەرزەکانی لای خۆیان ڕێگای تەنکەرەکان ئەو ڕێگای ئەو بار هەڵگرانەی کە بە جۆرێک لە جۆرەکانە چنە خزمەتی دەسەڵات و پاوانخوازەکانی دەسەڵاتەوە بگیرێەوە ڕێگە نەدرێ ئەمانە چیتر بە ئاسانی بە ئاشکرا وەکو ئەو تاڵانکاری کە هاوکارم دکتۆر ئەحمەد ئاماژەی پێکرد بەڕاستی ئەو تاڵانکاری ڕێکخراوەی کە ئێستا بە بەرچاوی هەمومانەوە ئەکرێت و کەس سڵ ناکاتەوە لەوەی کە دەنگێک لە دژی بەرز بکرێتەوە ڕێگری پێ بکەین ئێمە بیرمان لەوە کردەوە ڕاستە ئەم هەنگاوانە ئێمە ئەمانەوێت شادەمارێک ببڕین و خوێن نەگا بە دڵ کە دەسەڵات بێ لە بەرامبەرە تۆ گەر بە مرۆڤێک بیچوێنیت ڕاستە خوێنی دڵ ئەبڕی بەڵام دەست و قاچ ئۆمانەش بە جۆرێک لە جۆرەکانە بنە قوربانی و لە ئیشەکەون کە ئەمەش بیش و بهێنین بە خەڵکی یاسایی ڕۆژانە کێشیان بۆ دروستە بێت لە هاتوچۆ لە گرفت لە کێشەکانی ڕۆژانەیان لەو ڕێگانی کە هاتوچۆکەن بەڵامی تر ئەمە خەباتێکی مەدەنیەوە بێدەستی بۆ بەرین ئەمە وەکو مێژوەکەی وەکو ئەوشی کە سبەینێ ئێمە بڕیاری چیمانداوە چۆن ئەچینە پێشەوە ڕاستیەکەی ئێمە هاواری زۆرمان کرد ناڕزایەتی زۆرمان گەیاند بەڵام حکوومەتی هەرێم دەسەڵاتدارانی خۆبەزلزانی بێباک ڕاستیەکەی هیچ گوێیەکیان بۆ بیستن نییە و بە بڕوای من بیریش ناکەنەوە وەگەرنا بیریان بکردایەتەوە بغرانە بوونایەوە ئابە و شێوەیە بە غرورەوە هەڵسوکۆتیان نەکردای بەرامبەر بەم میلەتە تەستەمدیدەی کە چەند ساڵە قبوڵی ئەکالیان ئێستا دۆخەکە بەم ئاقارە نەئەگەیشت ئەم ڕێگایمان هەڵبژاردووە سبەینێ ئیشەڵا لە عەربەت لەو شوێنەی کە زۆرترین تەنکەرەکان هاتوچۆی پیاکەن دەسەکەین بە ڕێگریکردن لە تەواوی شار و شارۆچکەکانی دەڤەری سلێمانی و ئیدارەی سربەخۆی کۆیە و گەرمیان و ڕاپەڕین و ئەم چالاکیەوە لە کاتێکە کە ئێستا لە زۆربەی قوتابخانەکانە بڕیارە سبەی دەست بە خوێندنەوە بکرێت دەرگای خوێندنگاکان بکرێتەوە
ئەمە چۆن یەکەگرێتەوە لەگەم چالاکی ئێوەیە؟ لە ڕاستیە کردنەوەی دەرگای خوێندنگاکان بەشێکی چاواشەکاریە، بەشێکیشی بەداخەوە لەوانەیە وابێ ئێمە نامانەوێت لەسەر وەهم بژین، بەڵکو لەسەر واقع قساکەین. ئێمە بەو هیواوەین کە ئیتر خەڵک لە شۆڕشی ژێربەتانی کە موبایل و ئایپادەکانیان بەدەستەوە بێ بکڕۆزیانەوە بێنە دەرەوە، چونکە شۆڕشی ژێربەتانی یان تۆڕە کۆمەڵایەتەکان شۆڕشێکی مەجازیە، قسەکردنێکی مەجازی و هەوەنتەیە. ئەگەر بتەوێت لەسەر ئەرزی واقع بەڕاستی بگەی بە مافەکەی خۆت، بگەی بە شایستە داراییەکانت، بگەی بە کەرامەتی خۆت وەکو تاکێک، وەکو مرۆڤێک بەدەستبێنیتەوە، ئەبێ شۆڕشەکەت و قسەکانت و هاوارەکانت لەسەر ئەرزی واقع لەسەر شەقامەکان بە بەرچاوی دنیای دەرەوە و ناوخۆیان ئەنجام بدەیت. بۆیە ئەم ڕێبازە و ئەم ڕێبازی شۆڕژگێڕی کە ڕێگەیەکێکە لە ڕێبازەکان ئەم ڕێگاگرتنە هەر ئەوە نییە ئێمە وا بڕیارماندا بێ ڕێگە بگرین و بەو شێوەی کە دەسەڵات پێی خۆش بێت تایە بسووتێنین و کۆمەڵەشتی لەو بابەتە نەخێر. ئێمە ئەمانەوێ بەم ڕێگەگرتنە بە جیهانی ناوخۆ و دەرەوەشی بڵێین کە ئەمانە خەریکن بە بەرچاوی ئێمەوە، مناڵەکانی ئێمە بە بەرچاومانەوە گەورە بوون بەبێ ئەوەی مناڵیان ببینین، خۆشیان لە خۆشترین و لە باشترین پێگەی ژیانان و ڕەفاهیەتان ئەمانەوێ بە دنیای دەرەوە بڵین کە ئەمانە بە بەرچاوی ئێمەوە نەوتەکە تاڵان ئەکەن کە داهاتی ئەم وڵاتەیە. ئەمە قاچاق نییە وەکو کاک فەرحانە ئەیڵێ، بەڵێ ئەمە تاڵانکاریە و ڕێکخراوە بە سیستماتی کراوە، کەس بۆی نییە لە دژی قسە بکە. ئێمە بە ئومێدەوەی شەڵارن ڕێگری بکەین و هەنگاوێک بێ لەوەی کە جارێکی تر دەسەڵات بەهۆش خۆی بێنینەوە. زۆر باشە. کاک فەرحانیانی بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ موچەخۆر داوایەکە تەنها پێدانی موچەکەیەتی، ینی بەڕاستی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە بۆ خەڵک گرنگە حکوومەت هەرێمی کوردستان موچەکەی باتێ، ئیتر چۆن دانوستانەکات لەکوێی وەرەگرێ، ینی خەڵک ڕەنگە زۆر تااقەتی ئەمەی چوو بێ کە دانوستانەکان بەکوێگەی لیژنە و لیژنەکاری ئەو بیانووە گرێ یا ئەم بیانوو ئەگرێ بەوەی کە حکوومەتی عێراقی چەند جارێکی گوتوێتی حکوومەت هەرێمی کوردستان پارەی ئەم نەوتەی کە ئێمە ناوێنین من هەموو قاچاقە ماڵە تاڵانی هەروە لەگە داهاتی ناوخۆ ڕادست ناکە. ینی لە مانگەکانی پێشوو حکوومەت هەرێمی کوردستان 80 ملیاری ڕادست کردووە، مانگی 51 ملیاری ڕادست کردووە کە ئەڵێمە ڕێژێکی زۆر کەمە من ناتوانم قەنەعەت بۆ کەم کە ئەمە لە 150کەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانە. ینی ئەمانن هۆکارن بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقیش موچە نەنێرێ. ئێوازانن حکوومەتی عێراق بە 23 دەواازەوە ملیارێک و 700,000 داهاتی یەک ساڵی بووە، ینی دەواازەکانی خۆی تێوەزانن پارە لە دەواازەکانی عێراقا هەموو هیچی ناشتەوە خەزینەی حکوومەت. ئێوە ئەزانن گەورەترین دزی دنیا لە بەغدا کراوە دزی سەدەیە. ئێوە ئەزانن 43 میلیارد دلار بۆ کارەبای عێراق سەرف کراوە، کارەبا لە عێراق نییە و ئێوە ئەزانن مەسر بە 100 ملیۆن کەسەوە بە 13 میلیارد سیسی کارەبای مصری کردە 24 سعاتی. ئێوە هەموو ئەم شتانە لە عێراق بینن کە پەنا ئەچن ئەڵێن وڵات چوونە عێراق بۆ ئێمەی جێبەجێ کردووە بەڵام لێرە جێبەجێ ناکرێ. ئەم هەموو بیانوانەی بەغدا تەوتی نەکرێ تەوتی ناکرێ ئێستا خۆیان بڕیاریاندا کاک فەرحانگیان هەموو ئەمانەی تۆ باسەکە ئێمەشە نەزانین عێراق شامی شەریف نییە، بەڵام چی بکەین حکوومەت هەرێمی کوردستان ئێمە ڕادەسی عێراق کردووە. ئێمە حەزمانەکە حکوومەت هەرێمی کوردستان موچەکەی خۆی بدا، ینی موچە با بە فەرمانبەر کێشەی چی ئەگەر ئێوە بزانن مامۆستای زانکۆ ناچیت، ئەگەر ئێوە بزانن مامۆستای زانکۆ ناچیتن بەو معریفەتەی خۆی ئەوە داوا لەو دزانە بکە کە لەوێ دزی هەرە گەورەی عێراقیان تاڵان کردیەوە عێراق بەو حاڵە گەیشتووە بە ئێمەشیان نە ئاگری خۆیان سووتاندووە. بەڵام هەموو مانگە لە کاتی خۆی موچەکەی ئەیە خۆیتە عێراق وایەگر هەموو ڕۆژێ پڕە بوو لە دزی سەدە. ئەمەیە ئاستی معریفی بەشێک لە مامۆستایانی ئێمە، ئەمەیە ئاستی معریفی زانکۆکانی ئێمە بەشێک لە زانکۆکانی ئێمە. ینی ئەمە بەڕاستی زۆر سەیرە. ئێوە ئەلەی لە جیهانێکی تری ئەزان پاشینگی تەماشەکە هەر کاتێ نزیک بوونەوەیەک هەبێت چارەسەرێک هەبێتن چالاکیەکی مەشبوه ئەکرێتن بە ناوی مانگرتن و بە ناوی ئەومە. فەرمووی ئێستا ئەمریکا زەختی لە عێراق کردووە کە ئەبێ نەفتی هەرێمی کوردستان بچێتە دەرەوە، ئەمانە ئەچن تانکەر ڕێ لە تانکەرەگرن. بۆچی لەم تەوقیتە ئەیکەن؟ بۆ ئەوەی بۆ عێراق وەکو دەستکەوتێک پیشانی دەستی لە ئەمریکا زەخلێمەیەکەن
بەڵێ چۆن دەستی لە پشتنیە 1000 دەستی لە پشتە نەک دەستێکی لە پشتە 1000 دەست یعنی 1000 دەستی لە پشتە بۆمە ئێمە ینی خەڵک خەشیمە نازانێت دەستی لە پشتنیە لە کاتێک کە کێشەکە چارەسەرە بێت لە بەغدا یاسای بۆ دەرەچێ ئەمریکا گوشاریان لێەکە ئەوە چی ڕێ ئەگریتن بۆمە خەڵک نازانی ئەمە سیاسەتە و ئەمە چییە؟ ینی ئەمە دەستەکە ناوخۆی ئەقلیمیە بەڕای ینی باوەڕش بکەین کە ئەمە بەڵێ دەستەکە ناوخۆی ئەقلیمیە هەردووکیە ئەقلیمیە ناوخۆیە خەڵکی تریشی لە بەغداشی لە پشتە بۆ قازان بۆ ئەوەی بڵێن بە خەڵک بڵێن بە عێراق بۆ ئەوەی بە ئەمریکا بڵێتن بەڵێ فەرم و سیرکەن کاگە خەڵکی کوردستان لیان نەڕازی ئێوە گوشار لە ئێمە ئەکەن ئێوە داوا ئەکەن گەمارۆ بخرێتە سەر عێراق و نەفتی هەرێم دەبێت بچێتەرەوە فەرم و تەماشای خەڵکی خۆیان بکەن لە سلێمانی چۆن ڕێیان لە تانکەرەکان گرتووە ئەمە لە قازانجی دژمنانی هەرێمی کوردستانە ئەم چالاکیە بۆیە کەس دەستخۆشی لە چالاکیانە ناکە و ئەم چالاکیە دژی خەڵکی کوردستانن دژی بەرژەوەندی خەڵکی کوردستانن یعنی بەسەراحەت بەبێ هیچ پێچ و پەنایەک من لێرە هەموو قەنەعەتەوە ڕاگەیەم دەست و 1000 دەستیشی لە پشتە بۆیە کەس دەستخۆشی لەم چالاکیانە ناکە غیری ئەوەی ڕەنگە کەسێکی نائاگا لە نائاگاییەوە ینی لە بەراعەتی خۆیەوە بکەوێتە ژێر ئەم خیتابە پۆپۆلیستیە و ئەم خیتابە مەژبوهەی کە تەوجیه هەکرێتن ئەمە بەتەکید هەیە خەڵکێکی نائاگا خەڵکێکی بەری خەڵکێکی دڵسۆز لە ناو ئەکەویتە بەرشەپۆڵەکە بەڵام ئەمە بە عەنقەسدە بە عەمدەنە بە هەموو شێوەیەک لە شێوەکان ئەمە لە قازانجی خەڵکی ترە بۆ ئەوەی کێشەکە لەوێ چارەسەر نەبێتن هەتا لە کاتی موچەشدا خەریک بوو ئیتیفاقی موچە چارەسەر بکرێ نوێنەران لە بەغدا بوون چون وەڵا ئێمە مانەگرین ئێمە داوای موچەی خۆمانەکەین یعنی هەموو 5 ڕۆژێکی مابوو موچە بدرێ و چارەسەر بکرێتن ئەمانە هەموو دیارن ینی هەموو ئەم دەستە کەشف بووە ئەم جۆرە چالاکیانەک ئیدی چی دیکە خەڵک پێی هەڵ ناخەڵەتێ خەڵکی کوردستان لەوە وشیارترە بزانێتن پاشنگی تۆ خۆ پیشاندانەکەی دە لە سلێمانی UN لەوەیە محافظ لەوەیە دەسەڵات تۆڵێکی بۆ دەستێ لە پشتیەوە ینی چی دەستێکە لە پشتیەوە کاتان جوڵێن ئێمە میوانەکەی بەڕێز ئەندامی پەرلەمان بووە دەسەڵاتێکی یاسادانان زۆر عیبە ئینسان بەبێ بەڵگە قسە بکات چکەمە لە ڕووی یاساییەوە لەسەریەکەوە کاک فەرحان با یەک ڕێی ئەو وەرگرم ینی تۆ ئەوان تۆمەتبارەکەی بۆ دەسازیان حەق خۆشێتی وەڵام باتەوە بەس گوێ لێ بگرە ئێمەلات کاک سامان من کاک سامان من بەو بەڕێزاڵێم بەتەحەداوە ئەگەر ئێمە دەستێکمان لە پشت بوو بێ کەسێک هانی دابێتین کەسێک ئاماژەی بەمە کردبێ کاکە تۆ من نەمگوتە ئەمە ئێمە بە پرۆژەی خۆمانە مەرج نییە تۆ باسی چالاکیەکان بە چالاکیەکە هەڵەسن دوایش ڕێی مامۆسار وەرەگرەوە بەبێ ئاگای خۆت کرد بیتە ژێر کاک سامان ئەگەر ڕێگە بدەیت با وەڵام باتۆ من یە مۆلای تۆ باوش هەت خۆیەتی قسەکە فەرموو نانە با وەڵامم نەداتەوە کاک سامان بگرێت ئێمە چوارێکێک 20 دقەیە گویان لێ دەگرین بە کەیفی خۆیان هەر یەمۆلات بەس ئەمەوێت تعلیقی و بزانم دوای یەمۆلات بەس تعلیقی و بزانی کاک فەرحان من ئەمەوێت تعلیقی و بزانم لەسەر قسەکانی تۆ یەمۆلات کاکە لەسەر ئەو قسەی خۆی کردووە سەعاتەکە ئەم سەرچاوەیەوە و ئەم سەرچاوەیەوە ئەم گوتارەوە یعنی بۆیە ئەبێ کاک ساعتخوا با قسەکانی خۆکایە مۆلات ئەوان عادەتیان وایە کاک سامان ئەو تۆ هەرچەند تکای لێ بکەی هەر عادەتیان وایە ڕێگە نادەن کە خەڵک ڕاستیەکان بزانێ خەڵکی کوردستان لە ڕێگەی دەسەڵات و میدیای سێبەر و میدیا ئاشکراکان و ئەو لێشاوە چاواشەکاری کە دەسەڵاتدارانی کەن کەوتۆتە بینی دوو بەرداشەوە نازانێ بە چەقۆی چێ ملی بسوێت بەڕاستی عیبەیە کە ئەندامێکی پەرلەمان بوو بیت و دەسەڵاتی یاسادانانە هەبێ ئێستا تۆمەت هەڵبەسی بۆ خەڵکێک کە چەندین ساڵە لەبەرەی ناڕازین چەندین ساڵە خەم و خەفەتیان ئەوە بووە ئاستی گشتی و کۆمەلگای گشتی کوردی بگاتە ئاستێک کە خەڵک شانازی پێوە بکە و خودی تاکی مرۆڤ کەرامەت و شانازی بە ژیانی خۆیەوە بکە ئێمە کوا ژیانمان هەیە ئەوە دەسەڵات و داهاتە نەوتی و ناشەرعی و هەموو دەسەڵاتەکانی ترن کە بووەتە
ژیانێکی شاهانە بۆ ئەم جۆرە کەسانەی کە ئێستا ئێمە ناوی تۆمەت بۆ ئێمە دانێن و ئەڵێن ئەمانە دەستیان لە پشتە بۆیە بەرژەوەندیەکانیان ئەو بەرژەوەندی ناشرینانەی کە هی خۆیانە ئەکەوێتە ژێر پرسیارەوە بۆیە ئامادەنین چاوی مەرحەمەتیان بەم چالاکیانەیە هەڵبێ وەگەرنا ئێمە کێمان لە پشتە ئەگەر من کەسێکم لە پشتە فەرم و کەناڵێکی ئاسمانیە مقابلەمان ئەکات ئەم بیرۆکەیە بە تەحەداوە ئەیڵێم لە مانگی 12 ساڵی 2023 پێشنیاری بەندە بووە بۆ ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایانی ناڕازی و بۆ گشتگیریە بووە کە لە 4 زۆنی دیاریکراوەوە سنوورەکان بگیرێ و پەک بخرێت. ئێستا هاتوۆتە سەر ئەوەی کە هەوڵەکان وا لێکدراوەتەوە بۆ ئەم قۆناغی ئێستا بە تەنها لە یەک ڕێگاوە ئێمە ئەم چالاکی ئەنجام بدەین ئەکرێ ئەگەر حکوومەت بەدەمەوە هاتینی نەبێ بە هەنگاوی کاریگەرتر و باشتر و بە پلان و دیسپلینێکی جیاوازتر بکەوینە خۆمانەوە و ڕێگاکان لە هەر چوار لاوە بگرین. ئەگەر من کەسێکم لە پشتە بەرنامەکە ئەزانی دەستی کەسێکی تایە فەرم و ئاشکرای کە لە پێشچاوی ئەو هەموو بینەرەی کە ئێستا سەیری من و تۆکەن وەگەر ناچەوە شەکاری بۆ کەسێکە لە ناو یاسایە بوو بێ و ئەندامی پەرلەمان بوو بێ جگە لەوەی کە بەرژەوەندیەکی شخصی لە پشتەوە بێت و لەوە بترسێت بەرژەوەندێکی ئاو بیبا و خەڵک لە ڕاستیەکان تێبگا هیچ شتێکی تر نییە. کام چاواشەکاری و درۆکردن بەسە سیاسەتی خۆتان و حیزبەکانتان کارێکی کردووە کە خەڵک نازانێت لەکوێ کاک فەرحان فەرموو ڕێگەم بدە بابیرت بخەمەوە ڕێگەم بدە بابیرت بخەمەوە چۆنە ڕێگەم بدە بابیرت بخەمەوە کە چۆن چالاکیتان کردووە و چۆن لە حەفتەی شوباتە کۆمەڵێکتان هاتن بوونە ئەندام پەرلەمان و دایکی جەرگی دایکی ئەو گەنجانەستان سووتان کە ئێستا ئەمڕۆ بەبێ ناز و بەبێ کەس ئەمڕۆ لەسەر گۆڕی ڕۆڵەکانیان بوون کەسی ئێوەش لەوێ نەبوو ئەو کاتیش لە 2000 کە لە سلێمانی مزاهرەتان کرد هیچ ئەم مەسەلانی ئێستا باس دەکەن لە گۆڕێ نەبوون بەڵام جەرگی دایکەکان تاسووتان بەجێتان هێڵان خۆتان بوونە ئەندام پەرلەمان و دەستکەوتان دەستکەوت و پارەتان وەرگرت و کەیف و سەفای خۆتان پێکرد ئەوە دەسەڵاتی ئێوە بوو کە لە گفتوگۆ و لە قسەکردن و لە قەڵام تێنەگەیشت بەفیشەک جوابی خەڵکی داوە ئێوە جەرگی دایکەکان لە خولێکی تر دوسێ کەسێک لە ئێوە دەبنە پەرلەمانتار ئێوە دوسێ کەسێکی تر داوای مافمان کرد ئێمە بەقەڵەمەوە هاتین سنگ چ لە حەفتەی شوبات چ لە ڕۆژانی دوایی چ لە نۆی شوبات دکتۆر لە بەرچاوی هەموو خەڵکەوە کە ئێمە تەنانەت قەڵەمی دواتر هەندێکتان هەجالێک بن ینی حەقی دکتۆر ئەحمەدمان خواردووە لە ناو ستۆدیۆ کاک دکتۆر ینی گوێت لەم گفتوگۆیە بەڕاستی چالاکیە کە کرێ ینی لە مانگرتنەکەشە تۆمەت بەخشرایە لەوەی کە ئەمە دەستی سیاسی لە پشتە ئەمە بۆ کارێکی سیاسی دەکرێت هەروەها ئێستاش کە ئەمریکا بڕیاریەوە عێراق بە زووتین کاتە نادەکردنەوەی و تێرێمی کوردستان دەست پێکاتەوە ئەڵێ ئێوە یەن ڕێ لە تەنکەرەکانەگرن. سپاس کاک سامان وەڵامە تێکەڵکردنی بابەتەکەی ینی ئەو دوو بابەتە جیاوازە ئەوەی کە تەسلیمەکرێ ئەسڵەن ئێمە لە ڕابردووە ئیشمان بۆ کردووە کە ئەم نەوتە ئەبێت تەسلیمی سۆمۆ بکرێت چکە ئەوەی باسی ئەم کتێبم کرد کە باسیەکە کە چۆن بەشێک لە داهاتەکەی تاڵان کراوە کە دەسەڵاتی تاڵانکەر تۆڕێکی جیهانی هەیە لە پشتیەوە هەم نەوتەکەی بۆ ساغەکاتەوە لە بەرامبەرەوە بەشێکیە بە و هەم بەشێکیشی بۆ سپێکاتەوە لە دەرەوە و هەم بەشێکیشی لەو پارەی کە تاڵانەکرێ ئابڕۆیانی پێسپێکاتەوە ینی لە تاڵانکاریە دووشتمان هەیە مەنی لۆندەرین کە سپیکردنەوەی پارەکەیە لەگەڵ ڕیپیوتیشن لۆندەرین جا ئەمانە دەستی پشتەوەی دەسەڵاتە تاڵانکەرەکەیە بۆیەوە ئەزانن ئێمە دەستی ماڵ و ناڵەکانمان لە پشتەوەی ئێمە دەستی خوێنکارەکانمان لە پشتەوەیە ئەڵێن مامۆساکە زانکۆ ئیشی ئەوەیە کێشەکانی کۆمەلگا چارەسەرکە بۆچی ئێوە تا ئێستا هیچتان نەکردووە ئێمە وەڵاماندانەوە کە ئێمە لە ڕابردوو چیمان کردووە تەنانەت لە ئەو محازڕەیە کە من ڕوونم کردەوە کە چی کراوە نەگوەکو کەسایەتی خۆم بەڵام دەسەڵات گوێی نەگرتووە بۆیە واقعەکە گەشتۆتە ئەوەی کە ئەمڕۆ هەیە جا ئەوەی کە کاک فەرحان باسیەکە بەڵێ ئێمە دەستمان لە پشتەوەیە بەڵام دەسەکان دیارەکێیە ئەوەی کە ئەڵێ دژی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستانە نەخێر ئێمە لە پێناو بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستانە بەڵام دژی بەرژەوەندی کەمینەیەکە کە پێیان ئەوترێت لە سەرچاوەکانە ئۆلیگاریش بۆیە ئەمانیە لە بەرامبەرە تۆمەتی بێبنەمات بۆ دروستەکە ینی من نمونەیە گەهێنمەوە کە کەمالی سەید قادر دکتۆر کەمال سەید قادر لە 2006
هەندێک بابەتی نووسی لەسەر گەندەڵیەکانی هەرێمی کوردستان دواتر دادگاییان کرد و 30 ساڵ حکومیاننا لەژێر فشاری ڕێکخراو نێودوڵەتیەکانە وتیان ئەمە مامۆستای زانستە ڕامیاریەکانە لەسەر بنەمای ئەکادیمی شتی نووسی و ئەبێ بە ئەکادیمیانە وەڵامی بنەوە بۆیە ناچار ئازادیان کرد تا ئێساش ئەم وەڵامانە لەو کاتەوە تا ئەمڕۆ بەردەوامە بۆی واقعی هەرێمی کوردستان بەرەو چارەسەر نەڕۆشتووە بەردەوام خەڵک تۆمەتبار بەوە تۆمەتبار کراوە کە دەستی لە پشتەوەیە ئەمە ئاژاوە ژێڕیە لە کاتێکە لە دوای ئەنجامی هەڵبژاردن دوو کۆڵەکەی تری ڕەوایەتی دەسەڵات بریتیە لە خزمەتگوزاری کە پێشکەشی هاوڵاتیەکانتی بکەی لەگەڵ وەڵامدانەوەی داواکاریەکان بەڵام بەردەوام دەسەڵات لە هەرێمی کوردستانە و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بە دەستی دەرەکی خەڵکی تۆمەتبار کردووە لە جیاتی ئەوەی کە وەڵامی داواکاریەکان باتەوە طبعا نەگەڕێمەوە بۆ خەسڵەتی دەسەڵاتی تاڵانکار بۆیە ئەڵێ ئەوەی کە لە دەسەڵاتی تاڵانکار لەو قەیرانانەی کە ڕوبەڕووی هاوڵاتیان ئەبێتەوە شتێک نییە بڵێ حکوومەت شکستی هێناوە بەڵکو ئەمە خۆی دەرەنجامە چونکە بە بەرنامە ئەمە ئیشی بۆ کراوە کە تەنها ئەم جۆرە دەسەڵاتانە لە خەمی دەوڵەمەندکردنی کەمینێکایە و ئەو تۆڕە بەرژەوەندیانەی کە پێیانەوە گرێدراون بۆیە ئەڵێ هیچ پرۆژەیەکی استراتیژیان نابێت بۆ چارەسەرکردن ئەمەی کە ئەڵێ خەریک بوو دوو جار وشەی خەریکبووی بەکارهێنا کاک فەرحان ئەم خەریک بۆ تەنها بیانووە ئەگەرنا خۆ لە مەرحەلەیەکە بۆ نمونە لە 2006 کاتێکە خۆپیشاندەرانی هەڵەبجە مۆنۆمنتەکەیان سووتان ئەو کاتە ئەمریکا دیبلۆماتکارەکان پرۆژەیەکی چاکسازیان ناوە بە یەکێتی و پارتی بەڵام لە یادداشتەکانیانە کە بۆ وەزارەتی خارجی نووسیوانە ئەڵێ بەڵام ئێمە گومانمان هەیە ئەگەر پێگەی ئابووری و سیاسی خۆیان زەرمەند بێ ئەم چاکسازیە جێبەجێ بکەن کە ئەو کاتە هێشتا هیچ کێشە نەبوو لەگەڵ حکومەتی ناوەندا باسی 2006ەکەی 2011 کە بە ناشرینی سێری حەڤەی شوباتەکە شەڵڵا ئەو کاتە گوێتان لە داواکاریەکانی خەڵک بکردایە ئەو کاتە واقعی هەرێمی کوردستان بەمڕۆ ناگەیشت سەرچاوەکان نەکی ئێمە بەڵکو غەربیەکان خانەکانی بیری ئەوروپا و ئەمریکا ئەڵێن دەسەڵاتی تاڵانکار تەنانەت مەترسیە بۆ بەرژەوەندیەکانی ئێمەش چونکە ئەو پارانی لەم جۆرە دەسەڵاتانە تاڵان ئەکرێ کاریگەری لەسەر بڕیاری دامەزراوەکانی ئێمە باشە و بەراوردکردنەی خۆمان بە عێراق دروستە خۆ عێراق لە شەڕی داعشا بوو لەو دزیا و قەیرانیە بەڵام موچەی فەرمانبەرانی یاوە ئێستا گرفتی موچەخۆرانی هەرێمی کوردستان کێشەی نییە چەند پارە ئەدزرێت چەند نەوتە دەزرێ بەڵام موچەکەی بەرێ یعنی ئێمە ئەکرێ ئاوە بەراوردە بکەینای دروستە و بەراوردە خۆی من لە چوارچەوەی قسەکان وامد وتم ناڵم لەوێ گەندەڵی نییە بەڵام ئێمە لەو پشکە وتمان موچەکەی ئێمە جیاکەنەوە چونکە لەگەڵیانە سیاسیەکانی ئەوێشا پێش بڕیارەکەی دادگا کە دانیشتین ئەوان وتیان ئێمە بودجەی ئێمە چەنە لە پێشە موچەی لێ جیاکەینەوە دواتر خەرجی تر بەڵام هەرێمی کوردستان بە پێچەوانەیە خەرجی تر ئەوەی کە ئەمێنێتەوە لە موچەی ببڕە بێجگەلەوەی کە بەشێک لەسەر بنەمای ئەو بەڵگانەی کە ئاماژەم بۆ کرد بەشێک هەم لە داهاتی ناوخۆ و هەم لە داهاتی نەوت تاڵان ئەکرێ کەوتمان بەشێکی بۆ سپیکردنەوە ئەڕوا بەشێکیشی بۆ ئەو تۆڕە نێوخۆی و نێودوڵەتیانە ئەڕوا کە لە پشتی دەسەڵاتە کلیپتۆکراسیە جیهانیەکانەوە زۆر باشە مامۆستا ساعد ینی قسەیەکەی لەسەرەوەی کاکە ئێوە بیانووە گرن ینی خۆوە تا حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی چارەسەرکردنی کێشەکانە ئەوە نەوتی تر هەناردە ئەکرێتەوە و ڕێکەوتن هەیە بۆ ئەوەی کە موچە لە هەموو مانجێ لە کاتی خۆیدا بدرێ ینی ئێوە چیتانەوێ بەڕاستی کاک سامان من تەمەنم 37 ساڵە من 4 ساڵ بووم حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی چارەسەرکردنی کێشەکانە تا ئێستا ئەوە تەمەنی منە ئێستا کەی بینیت گەشتون بە چ ئاستێک یعنی ئەمە کەی ئێوێ چاکی بکات کەی خەریک بوو چاکی بکاو ئێمە نەمان هێشت ئێمە هاوکار و پشتیوان بووین ئێمە دەستبار بووین ئێمە پێشنیارمان کردووە پرۆژەی چاکسازیمان پێشکەش کردووە خەباتی مەدەنیمان کردووە توندوتیژیمان نەخولقاندووە هەمیشە بە ئاراستەیەک ڕۆشتوینەتە پێشەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کە خەمخۆرانە بووە دەستمان لەسەر برینەکان داناوە چارەسەرەکانمان پێشنیار کردووە بەڵام بەداخەوە ئەمان ئەوەندە پارە و سامانی سەرخان و ژێرخانی ئەم وڵاتە چاوی گرتوون ژیانی ڕەفاهێتی وڵاتانی دەرەوە پاسپۆرتە دیبلۆماسیەکانیان پاسپۆرتەکانی وڵاتانی دەرەوە ئەمریکا و ئەوروپا
ئەمانە چاوی بەستون یعنی گوێیان نەماوە بۆ بیستن چاوێکیان نەماوە بۆ بینین بغرابوون لە خۆیان و ئازانن ئەم خەڵکە ڕۆژێک لە ڕۆژان هەر ناتەقێتەوە بەڕوویانە سەدان نمونەمان هەیە کە وەکو ئەمانە حکمیان کرد و دەسەڵاتیان گردە دەست و کۆتاییەکەیان بەچی گەشت لە خۆڵەمێژبوونەوە سەری هەڵدا و کۆتایی پێهات بۆیە ئێمە بیانوو ناگرین ئێمە لێرەیە وەجهە جوانەکەین ئێمە ئەمانەوێ بە خەباتی مەدەنی بڕۆینە پێشەوە هەتا کاتێک کە قووەت و دەسەڵات و توانامان هەیە لە کاتێکیشا من لێرەوە یعنی بەڕاستی خەمخۆرانە پێشنیارەکەم بۆ حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانیان پیانە لێم هەتا ناڕەزایەتیەکان لە دەستی کەسانی وەکو ئێمەیایە و ئەزانین ئەم وڵاتە بە تەواوی بەرد و کوچە و کۆڵانەکانی خوێنی شەهیدانی پێوەڕژاو و بە خوێن هاتۆ دەبەرهەموو ئەم دەستکەوتانە پەیابوون هەتا لە دەستی ئێمەمانایە معریفەی ئەم شتانەمان هەیە بە خۆتانەوەرنەوە وەگەرنا لە دەستی ئێمەشا دەرچوو کەوتە دەستانێکەی تر ئەو کات کۆتایی سەری خۆتانی پێوە ئەبن و ناگەنە هیچ ئەنجامێکی دڵخۆش کرد لەبەرەوە ئێمە چالاکی بەیانیش من هیوادارم خەڵکی تەواوی کوردستان بەدەمەوە هاتنی هەبێ بۆی و ئامادەی هەبێ لەبەرەوەی تەنها شتێکی هەڕەمەکی نییە ئێمە ڕێگە ئەگرین لە سەرچاوەی داهاتی دەسەڵاتی تاڵانکار کە موچە و بژێوی و ژیانی ئەم تاک بە تاکیم هەرێمەی بردو و قۆرخی کردو لە دەستی چەند کەسێکایە بۆیە بێ بە هەموو لایەکمانەوە هەوڵی ئەوە بدەین کاری پێکەوەی بکەین زۆر باشە کاک فەرحان من ینی پرسیاری کۆتاییم بۆ جەنابەت ئەمەیە خۆ خەڵک تەنها موچەکەی ئەوێ ینی جەنابیشت هاو نیشتیمانیەکی ئەم وڵاتەی موچەخۆری ینی بۆ تۆش موچە هەر گرنگ نییە کە لە مانگی لە کاتی خۆی لە مانگی خۆیان موچەکەت پێ بدرێ خۆ شەڕێم خەڵکە بڕوا بکە بەس لەسەر موچەکەی بەرێ بێدەنگترین میلەتمانەیە لەسەر ئاستی دنیا بۆ هیچ شتێ قسە ناکە ئەریکاکە تۆ هەرڕەم پرسیارەکەی لەوەتەی بەرنامەتدا کێشەکەی ئێمە بەس لەسەر موچەیە ناوی و ئەری تۆش موچەت داوی بەڕاستی سەیرە تۆ پێشکەشکارێکی ناسێریکە خۆ تۆ هەناردەکردنەوەی نەوتەکە بردننی نەوت داهاتی ناوخۆت هەموو کورد بەس قسەی لەسەر موچەکەی و ئێوە شێدا تۆ سیرکە سیر تۆ ئیدارەی جەلسەکە بکە تۆ مەبە لایەن و لایەنگیری ئەمە بکەی نامنەمە قسەی ئەوانەکە لەو تەلەڤیزیۆنە تۆ قسەیوان مەکە قسەیوانمان گوێ لێ بوو ئەوە تۆ ئیدارەی هیوارەکە بکە با پێت بڵێم ئەو بەدەرت ئەڵێ ڕەمەکی نییە فعلەن ڕاستە ئەم چالاکی ئێوە هەڕەمەکی نییە خۆی گوتی هەڕەمەکی نییە بەرنامە بۆدا ئەندرێتن جاری دیکە بەم شێوەیە ئەم جارە بۆ ئەم مەسلەیە بەم شێوەیە ینی بەرنامەدا ئاڕێژرێتن بە بەرنامەوە کە بڵێ بە هەموو شێوەیەک بێت گوشار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە یان ڕێی عامی دواتێ بگەێنرێتن لە دەرەوە کە بڵێ لایەنی کەم عێراق بڵێ ئێمە تاوانبار نین لەو معاملەیەکە لەگەڵ هەرێمی کوردستانەکەین وەک بڵێ ئێمە خەڵکی ئێمە مۆزەفی عێراق نەبێتن کە مافی نەبێتن موچەی وەربگریتن وەک ینی خۆیان بڕیاریان داوە دادگای فیدرالی خۆیان بڕیاریان داوە کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یان هەموو فەرمانبەران تێکەڵی کێشە سیاسیەکان نەکرێتن ینی موچەی خەڵکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هیچ پەیوەندی بەوەی نییە حکوومەت جێبەجێ یەکا جێبەجێ ناکە ئەگەر ئەوان ڕاستەقینە بن لەگەڵ خەڵکی هەرێمی لایەنی کەم لەگەڵ ئەوانە ڕاستەقینە بان کە ئەچنە لایەن و دەوایان لێ ئەکەن موچەمان بدەنێ بۆیە موچە مەسلەیەکی سیاسیە کاکە نەفت نەناردەوە نەفت نەناردنەی دەرەوەی هەرێمی کوردستان مەسلەیەکی سیاسیە ئەم هەموو مەسائلانە سیاسینە دەستی سیاسی لە پشتەوەیە بەرنامەی ئیقلیمی هەیە ئەبێەوە تێبگەن ینی لەو مەسلێ تا ئێوە هاوکار نەبن داواکاریەکانی خەڵکی بۆ خەڵک باجەکەی بە ئەم کێشە سیاسیانەکە تەوجیهی بەغدا تەماشەیکە تا ئێوە یەکگرتوو نەبن خیتابەکە نەبیتێ خەڵکی کوردستان تەوجیهی بەغدای نەکە بەغدا تاوان بار نەکەن بەو مماتەلەیە و گوشار خستنە سەر و برسیکردنی خەڵکی کوردستان باشە گلەیەکیش لە ئێوە کرێ ئێوە تاوکو ێستا خۆیەوە تەنانەت پارتی وێکێتی لەناو خۆتانە یەکگرتوو نین بۆ دانوستانەکە چۆن خەڵک یەکگرتوو ڕاوەستە ئێمە یەکگرتووین سیرکە زانچی حزب یەکگرتوو نابێ حزب خلافات هەیە و سێراع هەیە ئەمە لە هەموو دنیا سەیری بەڵام کاریگەریەکەی ئەوە تا دەیبینی لە ساسی جمهوریەکە بکە
ئەمە لەلایەک حەزبێک ناگرن بە خەڵکەکە داواکاریەکانیان بکێتی لایەنێکی تر کاکێ ئێمە لە هەرێمی کوردستان هەڵبژاردن کراوە ئەم حکومەتە زۆرینێ ئێوە زۆرینە نین تاتو برێ وڵا من بە ناوی ملت قسەوەکەم ئەم حکومەتە 3 مانگە هەڵبژاردننی کردووە ئەم حزبانە لە انتخابات دەرچوونە انتخاباتێک کە بە شایدی خۆتان بەغدا و خەڵکی تر سەرپەرشتی کردووە یعنی ئیدی دوای انتخاباتەکە یعنی چ دەمێنێتەوە بۆ ئەوەی ئێوە داوای بڵێن وڵا ئێمە داوا لە دیفاع لە خەڵکی ئەەکەین خەڵکی دەنگی داوە بە ئەم زۆر باشەکە فەرهانجاڵایی کاتم نەما یعنی ئەمە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی کوردستانەکە ئەم حکومەتە ئەبێ مفاوەزات بکە ئەم حکومەتە ئەبێ داواکاریەکانیان بکە ئێوەش ئەبێ هاوکار بن. زۆر سپاس بۆ جەنابەت کاتم نەما دوامی قسە بە زۆر بە کورتی پێم بڵێ چییە مامۆستا کاتەکەم نەما. زۆر سپاس وڵا کاک فەرحان باسی ڕەوایەتی هەڵبژاردننی کرد ئێمە لەم پرۆژەیە لەم بەڵگەنامەیە کە ئێمە قسەمان لەسەر کردووە بەشێکە لە پرۆژەیەک بە ناونیشانی گۆڕانکاری لە دەسەڵاتە تاڵانکەرەکان هەرێمی کوردستان بە نمونە لەسەر بنەمای 3 بەڵگەی نێودەوڵەتی کە یەکێکیان هی گروپی قەیرانی نێودەوڵەتیە یەکێکیان هی پەیمانگای واشنگتن بۆ خۆرهەڵاتی نزیک یەکێکیشیان بابەتێکە لە فاینانشیال تایمز تەنها باسی ئەوەیانەکەم کە ئەڵێ کلیپتۆکراسەکان تەنها پارە نادزن بەڵکو دیموکراتیش ئەدزن بۆیە ئەم هەڵبژاردنە تەنانەت لەسەر بنەمای بەڵگەی تریش هیچ ڕەوایەتێک نایە بۆەوەی کە ئەمان زۆرینەن و ئێمە کەمینەین ئەبێ دوای ئەوان زۆر سپاس بەڵام حکمی زۆرینەیش ینی یەکسان نییە بە دیموکراسی بەڕاستی دەبێ ڕێزی کەمینەکانیش بگرێ زۆرینە ئەوار بۆ کاک فەرحان بوو زۆر سپاس بۆ هەمووتان کە بینەری بەرنامەکەم بوون تاسبیارە بەخواتان سپێرم خواتان.